قال بعض العلماء لا يهندع العلماء العلم صلاة السر دفرمي علم نوجيكي السرية وعبادة القلب وعبادة الظل. جاء أبو درداء صاحب رسول الله صلى الله عليه وسلم دفرمي رضي الله عنه: كن عالما أو متعلما أو محبا أو متبعا ولا تكن الخامس فتهلك. أويهاتو وبزوري كشات وكن عالما أو متعلما أو مستمعا. دفرمي يان ببا بعالم يان ببا بفيرخواز يان ببا بجوغر ولا تكون الرابع نكي ببي بشوالم فتهلك بهلاك دسي. وعليه هل سروا فإن شرط العبادة إخلاص النية سير كي يكسر هات سر إخلاص لله سبحانه وتعالى. وكخواجة ورد فرمه: وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة. جا سرنج بدن خواجة ورد فرمه: أمر ما بيكتبون إلا خواي پروردگار بمخلصي بپرستن حنفاء واتا مائلين عن الشرك واتا لادان للشرك. وشيء حنفاء بمعنى لادان لباطل دي بحق. دا فرمي اوانيك بمخلصي خواي پروردگار دا پرستن اوانا لسد ديني سن حنفاء ونويش دكنو زكاة ددن. دا فرمي وذلك دين القيمة او دينك قائمة. استا اما چيمان او مخلصين. وكو خواجه ورد فرمي كاتك الشيطان داوي مولتي لدكا لخواي پروردگار كبيه الله توا دا فرمي كاتك الشيطان دالي سوين بعزتت اي پروردگار هر هميان لخشتبر مهليان خلطين إلا عبادك منهم المخلصين. إلا عبادة مخلصة كان نبي اما مخلصين الشيطان نتواني هيج بيرغل ما بكره. مسألة كشيخ هات ليك من فصل هنا لدواي كعلم عبادته يخسر هات سر نيتو خالص وزوزو إن شاء الله دواي تفصيل بيدين. وفي الحديث الفردي المشهور عن أمير المؤمنين عمر بن الخطاب رضي الله عنه فرد ما بس تلها أو جراويتها أو عدشتك مشهورة أحد فلنا خلق دا زول بسراوة أن النبي صلى الله عليه وسلم قال إنما الأعمال بالنيات براستي كرد وكان بنيته وبندن فإن فقد العلم إخلاص النية أجر هاتو أو إن تأخذ في ردكي إخلاصي لقنبو انتقل من أفضل الطاعات إلى أحط المخالفات لبرسترين طاعاته ودبيت النزمترين تاوان أجر إخلاصي لقنبو بزانت آفاتك تو هاتوي طلبي علم دكي بو رزامان دي خواهي قورا بداز بين اگر إخلاصي لقلنا بيت وشي رياوانا ببي لقورتين أجروبا داشتو طاعاته ودبت النزم ترين تا سابو ابن قيم دفرم النية روح العمل نية الروح عمل ولا شيء يحطم العلم مثل الرياء دفرمي زانست بتشي تيك داشكي وكوشان لبيتها زالوانا مثل الرياء أو تيك دشكني أو إخلاصي. الرياء إجدو جورا رياء شرك أو رياء الإخلاص ذا سوا سيغين إن شاء الله. ومثل التسميع بأن يقول مسمعا علمت وحفظت خويها لنا خمدا بجتمانها السمعة والرياء. رياء ما بس يوكا ببينري لبساي خلقي سمعة شوية خلق بيستيق فلان سن عالم أو دو جوريها زاليرا أو كباسي شركة ريادك دو جوريها أو يكميان كتول بدايات وتصدق بطالة بعلم زان هرشتكي كبه ما بس تتخلق به ما بس تخوى جورنا به أو الشركة جوري وإنسان غير لدين دار دخابنا بخوى جورا كتول لبنتشينا وما بس تغير خوى جورا أو لديني دار دخا بلام رياء الإخلاص يا أو كتو سرتا ستطلب علمك بيان هركاري كبه ما بس تخوى جورا بإخلاصي بلام دواتر رياء كتير كبه أو الذين دارتنا مسألة سمعكش أو كحسبك خلق بدبيستي أو كخلق بدبينه رياء بلام سمعة أو خلق بدبيستي بلنا ها فلان كاس يعني بيدخل بجوات اللي راقم بلي أمن عالم
من حافظم یان بۆ نمونە بیبیستیەوە چێش لەوەی وەرگی ئەگە خەڵک بڵێن بەڕاستی فڵان کەس زۆر زیرەکە زۆر عالیمە ئەوە سومعەیە وەریاش ئەوەیە کە لە پێشچاویان بکەین تا سەرنج بدەن وەکو پێشتریش باسمان کرد شێخ لە دوای ناساندنی عیلم کە عیبادەتە بزانن کە چەند گرینگە مەسەلەی ئیخلاص و نیەت یەکسەر ڕاستەوخۆ جا بزانن کە چەندە موهیمە یەکەم جار باسی چی کرد نەفس تێگەشتی یەکسەر باسی ئیخلاص و نیەتی کرد لە دوای ئەوەی کە عیلم عیبادەتە کە لەلایەن زانانەوە قورستین شت بووە لەسەریان بزانن ئەمە زۆر گرینگە هەر یەکێکتان ورببنەوە و لە ناخی خۆتاندا بە تایبەت کاتێک خەریکی عیبادەتێکن یان نەهیکردنتان لە کارێکی خراپ بۆ نمونە ئەگەر کەسێک بێت و بێوێ خێرێکیان ئەجرێکی دەستکەویان کارێکی باشکە ئەگە ئەلێرەوە بۆ ئەو شوێنی کە بۆی دەچێت ئەگە هەزار هەنگاو بێ هەر هەمووی لەبەر خوا گەورە بنی یەک هەنگاوی کۆتایی لەبەر کەسێک کە بنێ ئەو خوا گەورە ئەوەی ناوێت یان ئەگەر هەزار هەنگاوەکەشت بڕی گەیشتێوێ لەو کاتێکدا کە کابرا بە شێوازێک وەسفی کردی بۆ نەدەچی خێرێکی دەکەی وەسفی کردی کە تۆ کەسێکی لەبەر خوای گەورە دەبەخشی ئەوانە کە لەوێ ئەو حەمد و سەنای خوای گەورە دەکەی لەبەر کابرات بێت دووسان هەلێ دڵدۆش هەنێگەر لێ سوپاس بۆ خوای گەورە فەزلی خوای گەورەیە بەڵام لەبەر کابرات بێت چاوە زۆر وردە ڕاستی ئینسان دەبێت لەوانە یان بۆ نمونە کاتێک چەند گەنجێک ڕاوەستان دەبینی یان لە تۆ ڕاوەستاوی کەسێک هەست دەکەی سەیرت دەکا لەو کاتێکدا چەند ئافرەتێک بەوێدادێن تۆ لەبەر ئەوەی کە زانی ئەو چاوت لێ دەکا ڕێک پشتیان تێکە کە ئەنەما تۆ خۆ دەپارێزی ئەوە شەر پەنا بەخوای گەورە زۆر خەتەرە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو مسلم و غەیری وانج ڕواتیان کردووە هەر لەسەرەوەی ئێستا باسمان کرد دەفەرمێ الله تعالی دەفەرمێ من بێنیازترینی هەموو هاوبەشەکانم لەوەی کە بکرێن بە هاوبەشی لەگەڵ کەسێکدا جا هەر کەسێک کردەوەیەک بکات و وەلەو کردەوەیدا کەسێک بکاتە هاوبەشی من ئەو کردەوەی لێوەرناگرم و لێی دەگەڕێم بۆ ئەو کەسەی کە کردوێتی بە شەریکی من و لە قیامەتی زانین چی پێدەگوتێ پێدەگوترە بڕۆ پاداش لێی وەرگرە بزانە ئینسان چۆن بە هیلاک دەچێت مەسەلەی ڕیا زۆر خەتەرە ئاگادار بن بران هەر خەتەرێک بۆ غەیری خوای پەروەردگار بە دڵتاندا دێ و هەتا چەقەرەیەکی زۆر کەم بێ لە نیەتیاندا بۆ غەیری خوای پەروەردگار هەبێ خێرا لای بدەن نەکەن سەرسان بن بە نەفسی خۆتان پێتان خۆش بێ وەک پشتگوێ بخەن و ئەو کاتەش دڵنیا بن شەیتان فریتان دەدا وخوای پەروەردگار دەفەرمێ والله ئەعلەم بما یوعون خوای گەورە ئاگادارە بۆ دەیشانەوە لە ناختاندا نەکەن ئەگەر هەستان بە شتێکت پشتگوێی خەن چونکە هەر ئەوەنەیە پشتگوێتان خست ئەو شتە وردە زیاد دەکە هەتا وەختێ دەزانی بە هیلاک چووی جا ئەو کاتێ زۆر درەنگە پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەی ئەو سێ کەسانەی کە بیستوت لەوانەیە زۆر بەتان بیست بێ کە ئاگری جەهەنەمیان پێخۆش دەکرێت پێش ئەبوو لەهەب و پێش ئەبوو جەهل و ئەوانە چێن عالمە مجاهیدە لەگەڵ کەسێکە زۆری بەخشی هەین لە ناو خەڵکیدا وا مەشهور بوون ئەبە شتانە لە ناو خەڵکیدا کەەوە مجاهیدێکی زۆر ئازا کەەوە زۆر دەبەخشێ هەوی زۆر عالمە با چووکە بۆ خەڵکی بووە بزانە دەبنە سوتەمەنێک کە جەهەنەمیان پێ ئاگرەکان پێخۆش دەکەێت پەنا بەخوای پەروەردگار ئەمە زۆر خەتەرە ڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الئیثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس مسلم ڕیواەتی کردووە سەرنج دەن دەفەرمێ گوناه و تاوان ئەوەیە کە بە دڵت دابێت پێت ناخۆش بێ خەڵک بیزانێ وەفەرمودە صحیحە مسلمە دەفەرمێ گوناه و تاوان ئەوەیە کە بە دڵت دابێ پێت ناخۆش بێ خەڵک بیزانێ و بە دڵیشت داهاتەوە آخر بزانن کاتێ خوای گەورە دەفەرمێ والله ئەعلەم بما یوعون خوای گەورە ئاگادارە بۆی کە لە ناختاندا دێشارنەوە آخر خوای گەورە پێی دەزانێ بۆ تۆ لە خەڵک دەترسی پێی بزانێ تۆ چێ زۆر لەلا عەزیمە ئیمامی ئەبوبەکر کاتێک ئیمامی عومەری کردە خەلیفە یەکەمین وەسیەت رضی الله عنهما یەکەمین وەسیەتی دەزانن بۆ ئیمامی عومەر چ بوو یەکەمین وەسیەتی بۆ ئیمامی عومەر ئەوە بوو فەرمووی وریا و ئاگاداری نەفسی خۆت بەکێ گوێ بە ئیمامی عومەر عومەری کوڕی خەتاب رضی الله عنه ڕۆژێکیان گۆزەیەک ئاوی لەسەر شانیدا نابوو چۆ دەرەوە تا ئەمیری ئیمانداران ئەو هەموو ئەرکەی سەرشانی ئیشوکاری موسڵمانان گۆزێک هێڵگری لە ناو بازاڕی سەیرەوە جا بۆ زۆریان پێسەیر بوو لیان پرس ئەی ئەمیری بڕواداران تۆ چی دەکەی فەرمووی هەستم کرد
نفسم سەرسام بوو بەخۆم ویستم زەلیلی کەم. ئیمامی ئەبوبەکر پێی گوت وریای نەفسی خۆت شەرمی نەکرد لەوەی ئەوەی بشارێتەوە چێ سەرسام بووە. ئیمامی عومەر ئەوەی کە تەنیشت ڕوومەتەکانی بوو بوون بە چاڵ هێندەی بگری لە ترسی خوا گەورە دەڵێ هەستم کردووە نەفسم سەرسام بووە بەخۆی. جا بزانە ئەگە مەسەلەی ترس و عوجب و ئەوانە سەرسام بوون بەخۆ ئەلەوانەدا ئەوانە هەستیان پێکرد بێت بێ مەحاڵمان چۆن بێ هەتی هاتووە شەرمی نەکردووە کوڕە ئەو لە خوای گەورە دەترسن هاتۆ گۆزەی تاوداهاتە بە ناو خەڵکیدا نەک ئەوەی ناو دڵی نێڵ بیشاریتەوە خەڵک بیزانی بەڵکو گۆزەی تاودایەوە پێی گوتن. جا مەسەلەی سمعە و ڕیا زۆر خەتەرە. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای پەروەردگاری لێوێ جا ئەوە دوو عومەرن تێگەشتی عومەری کوڕی عەبدولعەزیزیش ئەو حکومە 2 ساڵێک کردی بە دادپەروەری ناساوە ڕەحمەتی خوای پەروەردگار لێبێ لەگەڵ ئیمامی عومەر ئەوە 22 کە دادپەروەریەکەی چۆن بووە. عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ من زۆر شت هەیە بیڵم من زۆر هوشە هەیە دەری نابڕم لە ترسی چی لە ترسی خۆ دەرخستن و شانازیکردن. ئەگە ئەو هێندە بترسێ دەفەرمێ زۆر وشە هەیە دەری نابڕم خۆی لێ دەپارێزی بەس بۆ ئەوەی خۆ بپارێزی لە خۆ دەرخستن و شانازیکردن بەخۆ. ئەوەش کەمە باز دەکەین بەمانە ئەوە نیە کە سبەینێ شتێک پێویست بێ. ئێستا بۆ سەردەمی ئیمامی عوسمان کاتی خەواریجەکان دەوران داهاتە ماڵی ئیمامی عوسمان الله تعالی لێ ڕازی بێ فەرمووی من ئاوا بووم لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر چێوەکە بووین فەرموویەتی پێغەمبەرێک و سەدیقێک و 2 شەهیدت لەسەر فەرمووی کاتێک بیرەکەم کڕیەوە فەرمووی هەر کەسێک ئەو بیرە وەخری ئەو شوێنی ئەوەی هەیە لە بەهەشت. جا فەرمووی لە 1 ڕکعاتی شەو نوێژدا هەموو قورئانم خوێندووە. ئەوە نابێتە ئەوەی کە ئەو مەدحی خۆیکە بەڵکوە لە حاڵێکدا ئەوان تۆمەتباریان دەکرد ئەو باسی خۆی دەکرد کە ئەوان تۆمەتباری دەکەن ئەویش چۆن بۆ بە شایدی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆ ئەو ئیمامی ئەحمەد کە کاتێک مناقەشە لەگەڵ دەکرێت تیۆ مناقەشە لەگەڵ من دەکەن چێتان 1000 فەرموو دێ لەبەرە فەرمووی ئەمن 1 ملیۆن فەرموو دەم لەبەر تێگەشتی یعنی ناکرێتەوە ئەوی بینی بڵێ ئەوە. جا بۆ ئەمەکەوە دەڵێین باسی ئەوی دەکەین خۆتان پارێزنیان عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ زۆر وشە هەیە نایڵێم ئەوەی بۆی خۆی بپارێزێ دەنا لە حاڵەتی پێویستدا و کەمە بەستت خوای گەورە بێ ئەو کێشەی نییە. جارێکان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستە لە سەحابەکانی کە دەبینن بەسەریاندا دەچێ باسی دەجالی دەکەن باسی فتنەی دەجالی دەکەن هەچ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوە باسی چێتان دەکرد دەفەرمێ باسی دەجالی من دەکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پێتان بڵێم لە دەجال خەتەرتر شەیە فەرموویە فەقولنا بەلا یا رسول الله. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی الشرك الخفي شركي خفي أن يقوم الرجل فيصلي صلاته لما يرى من نظر رجل. دەفەرمێ ئەوەی کە من زۆر لێ دەترسم لە ئێوە شرکی شاراوایە کە پیاوێک بۆ نمونە چاوی لێ کەسێک چاوی لێ دەکە هەستی نوێژەکە بزانە چەند خەتەرە لە مەسەلەی ڕیا و یعنی نیەت و هینی خۆت خاڵس کرد بۆ خوای گەورە ئەمە بەڕاستی شتێک بۆ لەسەر زانایان زۆر قورس بووە. خوای گەورە لە کۆتایی سوورەتی کاف دەفەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. هەر کەسێک بە ئومێدی گەشتنە بە پەروەردگاری بەسەربەرزی و بە ڕوویەکی سپی و پاکەوە باکاری باش بکە و لە کاتی عیبادەتکردن شەریک دانایە. لە کاتی عیبادەتکردن تۆ خەریکی خێرێکی تۆ خەریکی نوێژێکی سونەتی نوێژێکی فەرزی لەو کاتەیدا زۆر وریامە